سڵاوتە نەبێت بینەرانی زاری کرمانجی لە شەشەمین فیستیڤاڵی باڵاکایەتی لە ئەمڕۆ کە لە باڵاکایەتی لە گەڵاڵە ئەنجامەدرێ بەردەوامی هەیە گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە. بەیانی ئەمڕۆ کاتژمێر دەی بەیانی دەستکرا بە بەرگەکانی فیستیڤاڵ و بەرگەی وێنە و فۆتۆگرافەکانی کاری دەستی باڵاکایەتی و هاوکات پێشانگای کەلەپور و کوردەواری و نمایشی ئەسب سواری و هاوکات گۆرانی و لاوک و حەیران و گروپی شانۆی و گروپی قوتابیان و بەرگەی خواردنی کوردەواری لە ئێستادا ئەنجام دران و هاوکات بۆ دوانیوە ڕۆژ و بڕیارە وتاری بەخێراتنی فیستیڤاڵ و هاوکات وتاری لایەنی حکومی و لاوک و حەیران و چەندین بەرگەی خەڵات و ڕێزلێنان و بەرگەی دیاری و هاوکات بەرگەی لاوک و حەیرانیش لە کۆتایی ئەمڕۆ بەڕێوە چێت. هاوکات ئەوەی لە فیستیڤاڵەکەی ئەم ساڵی باڵاکایەتی دەبیندرێ ژمارێکی بەرچاوی زۆری هاوڵاتیانی تەواوی پارێزەکانی هەرێمی کوردستان و هاوکات ڕۆژهەڵاتی کوردستانش لێرە بوونیان هەیە و هاوکات جیا لەمە لە نێو فیستیڤاڵەکەتە تیمەکانی ئاسایش، پۆلیس، بەرگری شارستانی و هاوکات نەخۆشخانە تیمی گشتی تەندروستی لێرە بوونیان هەیە و هاوکات مەراسیمەکە تا ئێستا بەبێ گرفت بەڕێواچێ ژمارێکی بەرچاوی زۆر هاوڵاتیان ڕویان لە شەشەمین فیستیڤاڵی بەهارەی باڵاکاتی کردو جیا لەمە کۆمەڵەیەکی زۆر لە میوانی بیانی هەن. لە ئێستاشدا یەکێک لە بەرگەکانی لاوک و حەیرانە کە بەڕێواچێ ژمارێکی بەرچاوی زۆری هاوڵاتیان گوێبیستی ئەم بەرگێن و هاوکات ئەوەی لە دیمەنەکان دیارە لە تەواوی شوێنەکە لە دەوروبەری شوێنەکە ئۆتۆمبیل دەبیندرێت کە ئەمەش گزارش لەوەیە کە بەک بڵێن هەزاران کەس ئەمڕۆ هاتوونەتە باڵاکایەتی هاوکات ئەمڕۆ ڕۆژێ هەینێ و پشووە بۆیە ژمارێکی بەرچاوی زۆری هاوڵاتیان بەهۆی نەبوونی دەوام و ئەرکەوە هاتوونەتە گەشت. بەڵێ ئەمەی گوێی بیستی بوون ڕووماڵی فیستیڤاڵی بەهارەی باڵاکایەتیە کە شەشەمین ساڵە ئەنجامەدرێت و بەرگە و بابەتەکانی فیستیڤاڵەکەش بەردەوامی دەبێت تا کاتژمێر 5 ئێوارەش فیستیڤاڵەکە بەردەوامی دەبێت. بەڵێ.